ئەحمەد 5 مانگ لەمەوبەر لە بازاری فرۆشتنی باڵندە و گیان لەبەرەکێوی و ماڵەکان بێچوارڕێوەیەکی کڕیوە. ئەو ڕۆژی جیهانی هەمە چەشنە زیندەوەرەکانی بەهەلزانیوە تاوەکو جارێکی دیکە ڕێوەکەی لە سروشدا ئازاد بکات. بە هەموو هاوڵاتیەکەڵێم بە هەموو کەسێکەڵێم بە هەموو ڕاوچیەکی ئەم شارەڵێم هەمووم گیان لەبەرانە خانەی خۆیان هەیە و لەناو شاخە جوانانەیە لەناو سروشتە سەوزەیە بەڕەڵایانکەن هیوادارم ئەمە نەبێ بە پیشە ئەمە نەبێ بە پیشە و بەڕەڵاکرێن و زۆر جوانترە بۆ خۆیان لە شاخ و داخی خۆیان نابن و بۆ ناو ماڵ نابن ئەم شتانە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان 22 ئایاری هەموو ساڵێکی دیاری کردووە وەک ڕۆژی جیهانی هەمە چەشنە زیندەوەرەکان. فەرمانگەی ژینگەی سلێمانی جیاواز لە ساڵانی ڕابردوو یادی ئەو ڕۆژەی کردەوە ئەویش بە ئازادکردنی ئەو ئاژەڵە کێویانی لە نێو ماڵەکاندا لە قەفەزدان. بەرپرسانی ژینگەش پێیان وایە مترسی لە ناوچوونیان هەیە لە سروشتی کوردستاندا. ئەو جۆرە ئاژەڵ و باڵندە کێویانی کە لە چیاکانی کوردستان و سروشتی کوردستان و سلێمانیان دەژی لەلایەن هاوڵاتیانەوە هۆشیارکردنەوەیانەوە دەستمان کەوتووە بەڕەڵامان کردەوە کە پەیامێکە بە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان کە زیاتر هەوڵ بن بۆ پاراستنی ومانەوەی ئاژەڵ و باڵندە و ڕۆژی کێوی. لە بازاری تایبەت بە فرۆشتنی باڵندە و گیان لە بەرەکێویەکان خەڵکێکی زۆر سەرقاڵی کڕین و فرۆشتنن. بەڵام بە پێچەوانەوە لەو ڕۆژەدا تەنیا چەند هاونیشتیمانیەک کە لە پەنجەکانی دەست تێپەڕ نەدەبوون بەشداری ئازادکردنی گیان لە بەرەکانیان کرد. فەرمانگەی ژینگەی سلێمانیش 33 ئاژەڵ و باڵندەی لەسەر ئەرکی خۆی لە چیای گۆیژە لە سلێمانی ئازاد کرد. لە ڕۆژی جیهانی هەمە جۆرە زیندەوەرەکاندا ڕەنگە هەندێک لە باڵندە و زیندەوەرەکان بەختی ئازادبوونیان هەبێ لە سروشدا. ئەمە لە کاتێکدایە کە هەندێک لە باڵندە و زیندەوەرەکانی دیکە هێشتا لە نێو قەفەسەکاندان. شادی ڕەسوڵ ڕووداو سلێمان.